سڵاتان لێبێت لەگەڵ بەردەوامی نووسەران لە نووسین و هونەرمەندان لە کارە هونەریەکانیان ئێمەش بەردەوام دەبین لەوەی هەفتانە بینەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێتان پێشکەش بکەین بەڵام لە سەرەتادا گرنگترین هەواڵە هونەریەکانی هەفتە باب بینین. شانۆگەری بەرەو ئەستێرەیەکی تر لە هۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر نمایشکرا. ئەم شانۆگەریە لە ئامادەکردنی یاسین قادر بەرزنجیە و لە دەرهێنانی ئەژین حەمەنووری. ئەم کارەمانەوە بۆ 3 مانگ یاخود بڵێن بۆ 4 مانگەچێ هەم لە پرۆڤین و هەم لە نمایشی بەردەوامین. چیرۆکی ئیشەکە باز لەوەکە کە کەسێک چۆ بۆ جەنگ لە جەنگیشە کاتێک گەڕاوەتەوە بۆ زێدی خۆی بۆ وڵاتی خۆی بۆ گوندی خۆی ناسنامەی نەماوە، ناسنامەکەیان بزر کردووە ونیان کردووە. هەڵبەتە ئەوەی کە ونی کردووە یاخودەوەی بزری کردویانەوەی کە کردوێتی بە شەهید و کردوێتی بە مردوو کەسە نزیکەکانی خۆین. ئێمە دوو مێحوەرمان وەرگرتووە لەم کەسە نزیکانەی یاخود بڵێن دوو جیهەتمان وەرگرتووە، جیهەتێکی لایەنە کۆمەڵاتی و لایەنە لەو لایەنانەی کە لێیانەوە نزیکن، هەروەلایانی کەش دەسەڵات و سیاسەتە کە ئەم دوو لایەنە بوونەتە هۆی نەمانی ئەم کەسیان ونکردنی ئەم کەسە. بۆیە لە کۆتایە پەناباتە بەر دکتۆرەکەی هاوڕێی کە لە نەخۆشخانە پێکەوە بوون بە هاوڕێ، هەردووکیان لە کۆتایە بڕیاری ئەوە ئەیەن کە ئەم شوێنەی خۆیان بەجێ بێڵن بگەڕن بۆ شوێنی کە کەتیای ئاسوودە بن. سليم سلمان سلامات توماني توثي دوي أوتا يعني تو نظر سليم يا آخر يعني توماني ولا دبر ئەم شانۆیە خۆشبەختانە لە 15هەمی فستیڤاڵی سەقز بەشدار بووین. دوای سەقز کاتینەوە کوردستانی عێراق لە شاری کەرکووکی خۆشەویست نمایشمان کرد، لە دەربەنیخانی خۆشەویست، لە گەرمیانی کەناری خۆشەویست. ئەم شانۆگەریەمان نمایش کرد، حەزمان کرد وەکو ستودیۆی ئەکتەر ئەم شانۆیە بێنینە شاری هەولێری خۆشەویست. تەنها یەک ڕێگە چارەم لە بەردەمایە ئەژۆیە ژیانی خایت عەبدوڵڵا بخوازم. ئەو لە سجەکانە ماوە خۆی مردووە، من لە سجەکانە مردوم و خۆم ماوە ئیتر بن بۆ نەبن بەخایت. کەواتە تۆ لەبەرم بۆیەشا بەڵێ کەورە هەر لەبەرەوەشە داوەتە جەنها پیشانەکەم من خەنەشوی خالید عەبدوڵڵا ڕەسوڵ کەوا من کارمەندی قایقانێتم بەڵێ بەحاڵە شیوان نابێت بۆ نابێت. لە شاری کەرکووک کۆڕێک بۆ یادی گۆرانیبێژی کۆچکردو و هێرش فاتح سازکرا. کۆڕەکە لەلایەن یەکێتی نووسەرانی کەرکووکەوە ڕێکخرا بوو کە تیایدا محەممەد فاتحی برای هونەرمەند باسی ژیان و توانای هونەری هونەرمەندی کۆچکردووی کرد. هونەرمەندێرەش ئەوەندە کوردپەرست بووە وشەیەکی بە عەرەبی نەوتووە، گۆرانیەکی بۆ عەرەب نەوتووە، بەڵامیشەتی ئەدیبان و نووسەرانی کەرکووک کە حتمەن عەرەبن ئەم ڕێزلێنانیان بۆ کرد و ئەم کۆڕیان بۆ بەرز نرخاندنی هێرش ساز کرد. ئەمە گەورەیە سەرەتا بۆ ئەو یەکێتیە، دووەمیش بۆ ئێمە و بۆ کاگێرش خۆی. باب العرفان ورد الجميل أن نكون أوفياء لكل الأدباء. هەرکی سەرشانمانە کە بە وەفا بین بەرامبەر هەموو هونەرمەندان و نووسەران بەگشتی.
ئەو کەسانشی کە ئاگداری کارەکانی ئێمەن دەبینن کە بەبێت جیاوازی نەتەوایەتی کار دەکەین. کاتێک باس لەو کەسانە دەکەین کە خزمەتی شاری کەرکووک و عێراقیان کردووە، پێویستە لە بەرامبەردا سوپاسیان بکەین و بە ئەمەد بین. ئەم هونەرمەندە کەسێکی باش و هونەرمەندێکی لێهاتوو بوو. لە شاری هەولێر و لە گەلەری میدیا پێشانگەیەکی تایبەت بۆ تابلۆکانی ڕزگار فەقی عەوڵا ئەنجامدرا کە تیایدا هونەرمەند تابلۆکانی بە ستایلی جیاواز دروست کردبوو. وەکو هونەر لاوازە لە کوردستان و بە هەموو هونەرەکان، هونەری شێوەکاری، هونەری شانە، هونەری سینەما پێویستە پێش بخەین. ئەگەر بچووکترین کاریش بوو، ئێستا پێشانگای هەست دەکەم گەورەبوونێکە کارێکی گەورەیە کە کرایە، پێشانگای کراوە ئەوم خەڵکە دەبینەری تابلۆکانە ئەگەر لێشی تێنەگاتن میم کە دەبینێت چاوی ڕەنگەکان دەبینێتن، چاوی تێر دەبی بە دیدنی ڕەنگەکان. ئەو دڵخۆشم هیوادارم پێشانگا و کار هونەریەکان لە هەموو بارەکان زیاتر زیاتر. هونەرمەند لە ماوەی ئەزمموی خۆی بە تایبەت دەیەمین پیشانگای زۆر شێواز و ستایلی جۆرا و زۆری تەجروبە کردووە، بەڵام پێم وایە ئەم ئەزممونەی هەرچەندە زۆر ڕێیتر هەبوو برادرانە ئەمڕۆ لەنێو پیشانگاکە ئەیان گوت کاتەکە ڕەنگە بۆ تەمەنی ئەو زوو بێ بە ئارەزووی خۆی ڕەنگەکان بخاتە سەر تابلۆکان بەبێ ئامادەکردنێکی پێشوەختە. بەڵام من لەگەڵ ئەو ڕایەنیم هونەرمەند ئازادە هەر کاتێک هەرچیەکی بێ بیکاتن. بێگومان لەو ئازادی خۆشی ئەبینین کۆمەڵێک ئەزمموی زۆر باشی پراکتیس کردووە. لە شاری هەولێر و لە کۆڕێکدا کە لەلایەن یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر ئەنجامدرا بوو، باس لە قۆناغە جیاجیەکانی وێستگەی ئەدەبی شاعیر عەبدوڵڵا پەشێوکرا. لە کۆڕەکەدا باس لە دوایین توێژینەوەی دکتۆر محەممەد خدرکرا کە تیایدا شعرەکانی عەبدوڵڵا پەشێو بەراوردی پێکراوە لەگەڵ شاعیرە کلاسیکیەکانی جیهان و وەرگێدراونەتە سەرزمانی ئینگلیزی. ئامانج لەم کۆڕە کە لەژێر ئەم ناو نیشانە بوو عەبدوڵڵا پەشێو لە هەولێرەوە بۆ بەجیانی بوون بۆ ناساندنی پەشێو و شارەکانی پەشێوە وەکو شاعیرێکی جیهانی. ئەو بەجیهان بوونەی کە ئێمە لە بواری ئەدەبیاتە باز دەکەین، پەشێو یەکێکە لەو شاعیرە جیهانیانە. وەکو لە دەقە شارەکان ئاماژەم پێکرد، ئەو کەرستەی شاریانە ئەو بەکاری هێناوە بە مانای کەلیمە ئەوی کردووە بە شاعیرێکی جیهانی. باس لە قۆناغی هەولێرم کرد تا 1970 قۆناغی شاری هەولێر، دواتر قۆناغی مۆسکۆ لە 1970 بەرەوسەرەوە لە شاری تکایەک، دواتر دەکاتە تا دووە کۆمەڵە شاری کە ئێستا چاپ کراوە لە ئەوروپا و لە ئەمریکا، دەستگای ئەمازۆن چاپی کردووە، دیکشنەری ئۆف میدڵ نایت فەرهەنگی نیوە شەو کە ماریانە بە هاوکاری لەگەڵ خۆی وەریجێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی، بە هەزارەها دانەی لێ چاپ کراوە، بەرهەمی 50 ساڵی شاری پەشێوە. لەوێ باز دەکەین کە فعلەن چۆن پەشێو بۆتە شاعیرێکی جیهانی.
هەبوونی زاراوە جیاوازەکان لە زمانی کوردیدا هەندێک جار کێشە دروست دەکات، بەڵام هەندێک جاری تریش دەبێتە هۆی هەوێنی کاری هونەری ناوازە، بە تایبەتی لە هونەری میوزیک و گۆرانیدا. حسام لۆر نەژادێکێکە لە گۆرانی بێژە لاوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە زۆربەی زاراوە کوردیەکان گۆرانی وتووە و دوایین بەرهەمی لەسەر ژیانی کۆڵبەرەکانە. لە باژارێ ئەڤینا من ڕەنگە خوناوە بارانێ لەسەر ژینا من دڵداتە دل هەلان جانا دلی من تا ئەز هێلم تو چووی زالم ماڵی ئێمە وەکو شوێنێک بوو هۆنەر بوو حەقیقەت. بەس ئەمن لە سەرەتای منداڵیەوە گوێم بە دەنگی ساز و بە دەنگی ئاواز و ئەو شتانە هەبوو، بەڵام تا ئەو کاتە کە بابم ڕەحمەت بێ کۆچی دوایی نەکرد بوو قەت یعنی بیرم لەسەر ئەوە نەکرد بوو کە ڕۆژێک بێتەوە ئەمن گۆرانی بڵێ. پاش ئەوە کە بابم کۆچی دوایی کرد لە ساڵی 1374 هەتاوی، بەس زینەکەی نازانم بێتە چەند، بابم کوچی دوایی کرد. پاش ئەوە لەسەر ویستی دایکم، چون دایکم زۆر بێتاقەت بوو، پیشنیاریدا بە من کە تۆ کوڕم دەبێ بخوێنی، تۆ دەنگت هەیە. بەس ئەمنیش لەسەر ویستی دایکم دەستم کرد بە گۆرانی. یەکم گۆرانیم لە ساڵی 1378 هەتاوی لە ڕادیۆ کرماشان بڵاو بوو. بەس پاش ئەویشتا ئەمن لە ڕێگای بەرادەرێک بە ناوی مامۆستا حوسێن ڕستەمی ئاشنا بووم لەگەڵی مامۆستا جەلیلی ئەندەلیبی کە یەکێک لە ئاوازدانەرەکان و زانایانی موسیقای زۆر بەرزە یانی لە ئێرانەوە ئاشنا بووم کە ئەو ئاشناتی بوو بەعسی تۆمارکردنی شریتێک بە ناوی باقوچیانی دوو لە ساڵی 1379 هەتاوی کە دەرچوو ئەمن لە ئێران بەناوبانگ. تاستنت پاکم کنی من اونقدر خاکت شدم آسوده تر خاکم کنی از غم نگفتم عشق من از زندگی سیرت کنم من گریه کردم پیش تو شاید نمک گیرت کنم. موسیقا وەکو بەحرێکە بەڕاستی، یعنی ناتوانانی بڵێ کە ئەو بەحریشت ئۆقیانوس بەڕاستی کۆتایی نیە. بەس ئەمن زۆربەی جارگوێم بە موسیقای کلاسیکە. ستایلی گۆرانەکانە منش بە چەند ستایل گوتومە، هەم سونەتیە هەم پاپ. بە زیاتر خۆم لەبەر ئەوەی کە حەز دەکەم زیاتر نزیک بم بە لاوەکان و بە گەنجەکان ستایلی پاپم هەڵبژاردووە. تو سلطان بووی لە باژارێ ئەڤینا من ڕەنگی خوناوە بارانێ لەسەر ژینا من دڵداتە دڵ حەلان جانا دلێ کاری داهاتوم ئەوە ئەمن یەک بەرهەمی نوێم لەبەر دەستە سەوارەت بە کۆڵبەرەکان بە زاڕەوەی کورمانجیە بە ناوی نەچە هەڤال کە خەریکین ئامادەی دەکەین. ئاوازەکەی برای بەڕێزم لە شاری جوانی ورمیە وەزاییە مامۆستا ئێحسان ئاینیفەر کە چەند بەرهەمیشی بوو مندانیەوە بە زاڕەوەی کورمانجی. شعرەکەیشی ئی خۆیە، بەس تەنزیماتی موسیقای مامۆستا فوعادی حجازیە کە یەکێک لە موزیسیەنەکانی هەرە گەورەی ئێرانە. وەڵام من زۆربەی جاربیری ئەوەم دەکرد، حەزم بەوە بوو کە نزیک بن بە یەکەوە. بەداخەوە ئێستاوان نییە، یعنی کورمانجەکان نابێ بڵێم دوورن حەقیقەت، بەس کەمتر گوێن بە گۆرانی کەلهوڕی بووە، یان مەسەڵەن کەلهوڕەکان شاید پێم وایە
کە کەمتر گویان بە گۆرانی کورمانجی بێ من هەزم دەکرد کە ئەوان نزیکەمەوە فێکەوەی نزیکیان کەم و هەر ینی لە میژەوە بیرم لەسەری دەکرد کە بە هەموو زاراوەکان بڵێن. دیت لتا خاجوری کراس بی سال بجناتتی وین هری سر کمره جره آوی سر ملیتی ئازارەکانی مرۆڤایەتی بەگشتی لە ناو تابلۆی شێوەکاراندا بە درێژایی زەمان ڕەنگی داوەتەوە. هەر یەکە و بە شێوازی خۆی دەیەوێت گوزارشتی لێ بکات. هەر بۆیە قوتابخانە هونەریەکانیش بێبەشنین لە دەرخستنی ئەم ڕاستیانە. هونەرمەند محەممەد سەیدا لە دایکبووی ڕۆژاوای کوردستانە و لە سوید دەژی بە تابلۆکانی ئازاری ژنانی پیشانی سویدیەکان و جیهان دەدات. ناوی محەممەد سەیدایە ئەس جا عەمودێمە ji Rojavayê Kurdistanê me 16 sal ez li Swêdê dijîm şêwekarim destpêkê wek karîkatûrîst min dest pê kir û niha jî him wek şêwekar û him wek dîsayner li vir li Swêdê ez kar dikim. ev heye 25 sal ta 30 salê got ez şêweyê dikim çi karîkatûr çi tabloya renga û çi wek bêkarê dîsayn. ev ateliya min e stîdya min e tabloyê me vir baş hene ev beşek ji du beşayê beşek dî heye tabloyên din li wê derê ne lê bi tevayî tabloyê min êvê demê abstrakt in tenê reng in rengê me jî dikarin ne tenê reng e ew xwe em jêrin mixed media yanî gelek reng û gelek madde materyal nav hev de ne him reng e him kaxez e him rengê av in him rengê axên e û him rengê normal in wek bê zeytî. Bi renga ez dixwazim ne tenê ya xwe bêjim ez dixwazim derfetê bidim ê temaşevan ê bîner got ew jî ya xwe tê bibîne. Tabloya abstrakt normal girêdayî xibra ê bîner xibra temaşevan. Helbet ez jî cana tişna jê dixwazim lê ew tiştê got dixwazim belkî negê carna xweşiktir dige û carna ê temaşevan pir watakê didê tabloyê got pir xweş e got ez bi xwe tê nefikirîm. Tim di karê xwenî wek karîkatûrîst û di karê xwenî wek dîzayner de û di karê xwenî şêwekariyê de min xwestiye ez piştgiriya jinê bigirim û jin bi wê wateya mejî. Jin tenê ne laş e, jin mejîk e û pir mejîkî hêja ye. Di vir de ez karim bêjim laşê pîrekê ye ev tablo tev me 5 deqa çêkiriye tabloyê zûn e. Divan 5 deqa de xwest bidim xuya ev çûk e şûna serê pîrekê şûna rûwê wê çûkek heye ev çûka got azadiyê dixwaze got girêdayî vî laşî.
سوێدێژی من هەن پیشانگەه لە ڕخستنە پیشانگەهن سولۆ و پیشانگەهن گروپ ساندڤیکن ستۆکۆلم تیەر پیاڤلە سۆلەفتیۆ ئەv لە هەندرێ سوێدێ وش دەربی سوێدێژی لە نەروێژێ لە ئەڵمانیا لە هۆڵندا لە ئامستەردام هەم تەناخوا و هەم گروپش. ئێستاش کاتی ئەوە هاتووە دوایین بڕگەی بەرنامەکەمان پێشکەشی ئێوە بکەین. کاتێک مرۆڤ بەهرەیەکی دەبێت هەوڵی پێشخستنی دەدات تاوەکو بگات بەو ئاستەی کە باوەڕی پێێتی. جا ئەم پێشخستنە لە ڕێگەی ئەکادیمیەوە بێت یاخودنا گرنگ هەبوونی ئەنجامێکی باشە. ئازاد عەبدوڵامیرخان خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بوارێکی زانستی دوور لە ئارەزوە هونەریەکەی کە دانانی میوزیک و نووسینی تێکستی گۆرانیە. تا ئێستا زیاتر لە 90 گۆرانی کوردی لە تێکست و ئاوازی ئازاد عەبدوڵڵا دروست بوون. ساڵت هەفتەیە ئەزل باژێرە دهوکێ یهاتیمە سەر دنیایە و دویدە میدا پشتی بوونەوە فترەکەم چوینە گوندۆش بەر زۆرفت نەخۆشی تنگیت شۆڕەشە ولی هات حتا ساڵە 82 ئەم جارەکە دیزەڕنە دهوکێ و قۆناغا سەرەتایی منە گوندێ بێشینکێ خاندی و دهوکێ منە خاندی دیسا متەوەستان ژینە ڤنجی و ئامادەیە کاوە من یال دهوکێ خلاص کردی. نکه من پلا دکتوریه های لجامعه پلیتکنیکا جیزانکا پلیتکنیکیا دهوک از کارت کم. یکم آوازا من لسال 1992 هات چکرم ناو زوزانم است استرانه گویی وقتی دا. نیزی 98 استرانو سرودا. شپای و آوازت من یه هاتی ندانان. زدباری ویدشتی خره. چه بیرهاد نت هنری اسپنا حسیم زانکا دهوک هاد بناگرش 92 حتی سال 2002 یعنی تقریبا 10 ساله که از پیشگدار نبم تدا. هزانو آواز من یل دهوک انجام داین و یاشم واس یکم کسم که وکلیت موسیقی و وکلیت هزانه من چکرین و بالاف کردین بس او بالاف بنوا من نکرد رسمی دا تأثیر کار من اکادمی نه تکرد بلکه او وکلین مدان نفسندی که هنرمند او گل جارشون با حوالت خواف تشتبه هست کرد. پشتی سال 2003 و 4 آنجی بری هنگی فتره که جهان همی کتا جهانگیریه دا آنجی عالمه بجاف عالمه تأثیر الهنری جیکر و تأثیر راگهاندن جیکر تأثیر الجیانا جواگه مکر همی آلیا و اکشوانا کوسترانو آواز بود ام کتینا برام بر هفرکی که مازنتر آنجی تحدیه که ماستر که هم چابشن گوهده رستوران کردی آنجی حاجگر رستوران کردی استرانا بیانی و کنش تشات ترکیب دی عربیان حتی یا اجنبی چنکی جورت استران گوت نه حد نف بابتی دا اوجی استرانا راب و استرانه تو رومانسی و گل جارا موسیقت هاده ولی هات کو خلق ما استرانش موسیقت بیانی بدزتن ام کتینا مگوت دا برام تحدیه که هوست تحدیه ما بجا ولی چلی هات ام شن پاراسنا گیان کردی ناسترانه داب کین برای شوازه که مدرن آنجی اساسی اله هات ام سه چهار جمله موسیقی نف سران دا خود جکین نف سران دا خدا چکین هر روز مقامات موسیقی هم گورین زدباری ایقاعتا ولی هات کو استران بجت ما ادگان تایبت جوره که نی استران نف سران کردی داب درخم کو برهنگی نبو آنجی برهنگی بس کلاسیکی پرایوت شو